لە کوردستان چوە ئیتالیا لەوێ گۆڕی کوڕەخنکاوەکەی دۆزیەوە. چیرۆکی ئەم گۆڕە یاخود ئەم خنکاوە بۆ زیاتر لە دەمانگ ئەگەڕێتەوە. ئەگەر بیرتان بێ دوو کەشتی پڕ لە کۆچبەر لە کەناراویەکانی وڵاتی ئیتالیا نقوم بوو، 76 کەس بێسەر و شوێن بوون. لەمانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەناو خنکاوەکان و بێسەر و شوێنەکاندا بوون. یەکێک لەوانە گەنجێک بوو ناوی هەردی کارۆخ ئیسماعیل، خەڵکی گوندێکی ناحیەی سەرکەپکان بوو. پێشتر باوکی هەواڵی مردنەکەیان بێسەر و شوێنیان پێدا، بەڵام هەوڵی ئەدا کە ڤیزەی ئەو وڵاتە وەربگرێ بەخۆی بە شێوەیەکی مەیدانی سۆراغی کوڕەکەی بکات. ئەوە بوو هەواڵی گیان لە دەستدانەکەیان پێدا. بەم دواییانە چەند ڕۆژێک لەبەوبەر سەردانی وڵاتی ئیتالیا ئەکا، لەوێ ئەو گۆڕستانانە بەسەر ئەکاتەوە کە گۆڕی بێسەر و شوێن یاخود بێناسنامەکانی لێیە. زۆربەی ئەو کەسانەی کە لە ڕێگە ئاویەکان گیان لە دەست ئەدەن بێناسنامە ئەبن. گۆڕێکی تایبەت چەند گۆڕێکی تایبەت هەیە لەوێ. لە یەکێک لە گۆڕستانەکان گۆڕی کوڕەکەی ئەدۆزێتەوە و ناوی سیانی لەسەر چێڵی گۆڕەکەی نووسراوە. ئێمە لەگەڵ کەسێکی نزیکی ئەو خانەوادەیە قسەمان کرد، ئەوەی پشتڕاست کردەوە، وێنەیەکیان بۆ نردوین دەرئەکەوێت کە باوکی هەردی گەنجە گیان لە دەست داوەکە لەسەر گۆڕی کوڕەکەیەتی. ئێستاش لەگەڵ باوکی ئەو گەنجە لەسەر هێڵین کە ئەو لە وڵاتی ئیتالیایە زانیاری زیاتر لەسەر ئەو سەردانەی و دۆزینەوەی گۆڕی کوڕەکەی بۆ ئێوە بڵاو ئەکەینەوە.